سەرەتا بە خێراتنتانەکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بەیاننامەی پلاتفۆرمی یەکێتی نەتەوەیی ژنی کورد باشوور لە 3 ئابی 2014 مێژوو گەورەترین تاوانی قڕکردنی ئێزدیەکانی لە شنگال نووسیەوە. بەڕێزان، حکوومەتی عێراق، دادگای فیدراڵی عێراق، پەرلەمانی عێراق، دادگای تاوانکاری نێودەوڵەتی لە لاهای، حکوومەتی هەرێمی کوردستان، ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان، ڕێکخراوەکانی ژنان، کەسایەتیە مرۆڤ دۆستەکان و ئەوانەی داکۆکی لە مافی ژنان دەکەن. لە 3 ئابی 2014 بەبەرچاوی جیهانەوە 74هەمین فەرمانی قڕکردن دژی ئێزدیان ئەنجام درا. زیاتر لە 10,000 کەس ژن و منداڵ و پیاوان و خەڵکی مەدەنی گیانیان لەدەستدا. زیاد لە 40 منداڵ لە چیای شنگالدا لە تونێتیدا مردن. زیاد لە 3,000 ژن لەلایەن داعشەوە فڕێنران، کۆیلەکران، دەستدرێژیان کرایە سەر و پاشان لە بازاڕەکاندا لەلایەن داعشەوە کڕین و فرۆشتنیان پێوەکرا. نەک تەنها وەک قوربانی شەڕ بەڵکو وەک ئامانجی هەڵمەتێکی سیستماتیکی بۆ لە نێوبردننی گەلێک و سڕینەوەی باوەڕێک و ناسنامەیەکی جیاواز. هەڵکەوتەی جیۆپۆلەتیکی شنگال بە درێژایی مێژوو بووەتە جێی سەرنجی سەرجەم هێزە دەسەڵاتدارەکانی ناوچەکە و خاڵی گرێدانی باشووری کوردستانە بە ڕۆژ ئاواوە لەو کاتەدا. بەهۆی ئەوەی داعش چەند شار و شارۆچکەیەکی لە سنووری ڕۆژئاوای کوردستان و سووریا داگیر کردبوو لەو کاتەدا دەیویست شنگال بکاتە خاڵی گواستنەوەی چەکدارەکانی لە نێوان سووریا و عێراق. دوای داگیرکردنی شنگال لەلایەن داعشەوە جێهێشتنیان بەبێ بەرگری ئێزدیەکان وەک کۆتا دەرچەی ڕزگاربوونیان ڕوویان کردە چیای شنگال و 10 ڕۆژ لەوێمانەوە. دوای ڕزگارکردنیان بەشێکیان لە ڕێگای ڕۆژئاوای کوردستان و دواتر لە دەواازەی سمێلکاوە گەڕێنرانەوە بۆ هەرێمی کوردستان و لە چەند کەمپێکی سنووری دهۆک و سلێمانی نیشتەجێکران. بەشێکی دیکەش لە ڕۆژئاوای کوردستان و کەمپی نەورۆز نیشتەجێکران. ئاتیکردن و کوشتن و ئەو دەستدرێژانی دەکرێتە سەر ژن درێژکراوی ئەو دیرۆکەیەک لە کۆمەڵکوژی و قڕکردن سەرەتا بە ئایدۆلۆژیای پیاوسالاری دەستی پێکرد و پاشان بە پاڵپشتی سیستمی سەرمایەداری لە سەرچاوەکانی سروش قازانجی زۆرتری خستە بازاڕە گەورەکەی جیهانەوە. ئەو دوانەی ئایدۆلۆژیا و سیستم ڕووی یەک دراون، هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە ژن لەو هێزێ هەیەی خاڵی بکاتەوە و ترسی ئەوان لە ڕۆح و جەستەی ژنە چونکە دەبێت کە تێگەیشتون هێزی جاویدانی ژنە جیهان دەگۆڕێت و بۆ جیهانێک کە تیایدا مرۆڤ و سروشت پارێزرا بێت. لە ڕابردوودا لە ڕواندا لە ساڵی 1994 250,000 ژن لە لیبیریا 40,000 ژن لە کۆنگۆ 200,000 ژن بە کۆمەڵ دەستدرێژیان کراوەتە سەر. لەو جەنگ و جینۆسایدەی پەیوەندیان بە ئاین و مەزاهیبی جیاوازەوە هەیە وەک هێزۆگڤینیان لە جەزائیر، جەنگەکانی دیکەی خۆرەڵاتی ناوەڕاست عێراق، سووریا، یەمەن، لیبیا، لە سوودان لەلایەن چەکدارانی نەناسراو بە جەنجەوید و بە پاڵپشتی دەسەڵاتی عومەر حەسەن ئەلبەشیری لە دارفۆر پتر لە 200,000 ژن دەستدرێژی سێکسیان کرایە سەر. لە ئێستشدا لە سیستمێکی سەرمایەداری پیاسالاریدا هیچ هیوایەک نییە کە ئەم جینۆسایدانە ڕوونەدەنەوە. لە کاتێکدا دەستدرێژی سێکسی لە ساڵی 1945 لە ڕێکەوتنامەی جنێڤ وەک تاوانێکی جەنگ پێناسی بۆ کرا، بەڵام تا ئێستا بەداخەوە هیچ کەس و لایەنێک لەسەر ئەو تاوانە دادگایی نەکراوە. ئەمڕۆ دوای 11 ساڵ لەو ژینۆسایدە هێشتا گەلی ئێزیدی لە بەردەم هەڕەشە و لە دۆخێکی قورسی ئابووری و سیاسی و ژینگەییدان. حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم هەوڵی جدیان نەداوە بۆ ئاوەدانکردنەوەی شنگال و زامنکردنی ژیانێکی شایستە بۆ خەڵکەکەی. ئێمە ئەمڕۆ لە پلاتفۆرمی یەکێتی نەتەوەیی ژنی کورد باشوور سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی ئێزدیدا دەنەوێنین. ئازایەتی و خۆڕاگری ژنانی ئێزدی مای شانازیە بۆ ژنانی خەباتگێر لە دنیادا. ئێمە ستایشی هەڵوێستی بابەشێخ ڕابەری کۆچکردو و ڕابەری ڕۆحی ئێزدیان لە جیهاندا دەکەین کاتێک داوای لەگەلی ئێزدی کرد ئامێز بۆ ژنانی دەربازبووی دەستی داعش بکەنەوە و پێشوازیان لێ بکەن. دوای 11 ساڵ لە جینۆسایدی گەلی ئێزدی داواکاریەکانمان لە چەند بەرز دەکەینەوە. یەکەم، ناساندنی فەرمانی 74 وەک جینۆسای لەلایەن هەموو حکومەت و دادگاجیهانەکان. دووەم، داوا دەکەین خاکی پیرۆزی شنگال بپارێزرێت، جارێکی تر هیچ منداڵێکی ئێزیدی لە ناو ترسدا لە دایک دەبێ. سێهەم، دادگای فەرمی و تایبەت بۆ تاوانباران دابنرێت و تاوانەکانیان بە بەڵگەنامە بکرێت. چوارەم، تاوانبارانی جینۆسایدی ئێزدیەکان بە یاسای تیرۆر سزا بدرێن. پێنجەم، داواکاریەکانی هەڵمەتی ناوی من ناوی دایکما جێبەجێ بکرێت. شەشەم، هاوکاری بۆ گەڕانەوەی ژنانی ژێردەستی داعش یان ژنانی ونبوو بکرێت. حوتەم، پێشکەشکردنی پشتیوانی مادی و خزمەتگوزاری تەندروستی و دەرونی بۆ ژنانی ڕزگار بوو. هەشتەم، ڕاستەوخۆ ژنان بەشدار بن لە بەڕێوەبردننی شنگال. نۆهەم، پشتیوانی ئێزدیەکان بگرێت کە کەمپەکان بەجێ بێڵن و بگەڕێنەوە زێدی خۆیان. دەهەم، پاراستی خاک و ڕەگەزەکانی سروشت و ژینگەی شنگال. زۆر سپاس. ڕاستیم چالاکیە
بڵین پلتفۆرمی یەکێتی نەتەوەی ژنانی کوردی باشوڕێکی خست دی هەڵبەت پلتفۆرمەکە خۆی ئەوەندە نییە دامەزراوە ئەمە بۆ ئامانجی تر دامەزرا بوو بە ڕاستی بۆ ئەوەی کە کۆنفرانسێ بەستین و دواییژە ئامادە بین بۆ کۆنگرەیسی ژنانی نەتەوەی کورد لەسەر ئاسیا چوار پارچەکە بەڵام دیارە کە لە ئانووساتی دامەزراندنی پلتفۆرمەکە و خوا ئامادەکردن بۆ کۆنفرانسوانە لە بەردەمی ئەم یادە تاڵەیە بووین کە یادی جینۆسایتی ئێزیدیەکانە کە بەداخەوە لە 2014 بەر شاڵاوی جۆرەك لە جینۆسایت و قڕکردنی نەتەوەیی و ئاینی کەوتن ئەو لەو ناوچەیە بۆیە ئێمەش هەروەکو یەکەم چالاکی لە دەرەوەی ئەو ئامانجی کە بۆی دامەزراوین بە پێویستمانزانی کە بەشداری لەم با بڵین چالاکیە بکەین وەکو ناڕەزاییەک و وەکو ماتەمینیەک بۆ خەڵکانی ئێزیدی کە ماوەی 11 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو کارەساتەیە خۆ ئامادەکردنەکان کت و پڕ بوو بەسەر نەمان هێش با بڵین کارەساتەکە هەروە تێپەڕێ و بڕوا و هیچی بۆ نەکرێ و هیچ قسەیەکی لەسەر نەکرێ بۆیە بە پێویستمانزانی هەر خۆ ئامادەکردنێکی بۆکو بڵێ بە پەلەمان کرد کە بتوانین هیچ نەبێ سەری ڕێز بۆ بڵین بۆ ئەو کارەساتەدا بنەوێنین و لە پاڵیشیا با بڵین پێداگیری بکەینەوە و جەخت بکەینەوە لەسەر چەند خاڵێکی گرنگ لەوانە دروستکردنی ناوچەیەکی ئەمنی بۆ شنگال و ئێزیدیەکان و خستنە بەردەمی ئەم تاوانە بۆ بەردەم دادگای نێودەوڵەتی لاهای وە کۆمەڵە داواکاری تریش لە بەیاننامەکەی هەبوو.